سڵاو خوێندکارانی پۆلی 5 هیوادارم هەموو لایەکتان باش بن. لاپەڕە 65 باسی سەردەمی ڕاشیدین ئەکا لە 11 تاوەکو چلی کۆچی. سەردەمی ڕاشیدین بەو سەردەمە دەوترێت کە 4 لە هاوڵانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە ئەوانیش بریتی بوون لە ئەبوبەکری سدیق، عومەری کوڕی خەتاب، عوسمانی کوڕی عەفان، عەلی کوڕی ئەبوو تاڵب. بەڕێوەبردنی کاری موسڵمانانیان گرتە ئەسۆی خۆیان و بوونە جێنشین خەلیفەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ. یەکەم خەلیفە ئەبوبەکری سدیقە لە 11 تاوەکو 13 کۆچی. دوای کۆچی دوای پێغەمبەر هاوڵەکانی لە شوێنێک کۆبوونەوە بە ناوی سەقیفەی بەنی ساعیدە بۆ هەڵبژاردنی کەسێک تا لە جێگەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ڕابەرایەتی موسڵمانەکان بکات. ئەوە بوو دوای ڕاوێژ و پرس و ڕاگۆڕینەوە ڕازی بوون لەسەر ئەوەی ئەبوبەکری سدیق ببێتە خەلیفەی پێغەمبەر و دوای ئەوەی ئەبوبەکر کرا بە خەلیفە و جێنشینی پێغەمبەر لە مزگەوت وتارێکی پێشکەش بە موسڵمانان کرد و تیایدا ڕێڕەوی کاروباری خۆی دەستنیشان کرد و ڕایگەیاند ئەو دادپەروەرانە کار دەکا و جیاوازی لە نێوان موسڵمانان ناکات. توانی ڕوبەڕووی ئەو هۆزە عەرەبانە ببێتەوە کە لە ئیسلام هەڵگەڕانەوە. خەلیفە ئەبوبەکر لە ساڵی 13 کۆچی بە نەخۆشی کۆچی دوایی کرد. زانیاریمان هەیە یەکەم خەلیفە بە جێنشینی پێغەمبەر دەگوترێت کە کاروباری ڕۆژانی ئاینی و دونیایی بەڕێوە دەبات. دوام ڕاشیدین پێگەیشتوان و دانایان بە هەر 4 یەکەمین خەلیفە دەگوترا چونکە لە ڕێبازی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لایەن نەدا. سێەم شورا ڕاوێژکردن و ڕاگۆڕینەوە لە نێوان موسڵمانان بۆ بەڕێوەبردنی کاروبار و چارەسەری گیر و گرفت. ڕاهێنانمان هەیە خاڵی یەکەم مانای سەردەمی ڕاشیدین ڕوونکەرەوە. خاڵی دووەم موسڵمانەکان بۆ هەڵبژاردنی خەلیفەی پێغەمبەر لەکوێ کۆبوونەوە؟ مزگەوت یان سەقیفە بەنی ساعید یان بازاڕ. چالاکی ئەمەی خوارەوە بەشێکە لە وتارەکەی خەلیفە ئەبوبەکری سدیق. کەسی بەهێز و بەدەسەڵات بێهێز و بێدەسەڵاتە تاکو مافی لێدەسەنمەوە، کەسی بێهێز و بێدەسەڵاتیش بەهێزە تاکو مافەکەی وەردەگرمەوە. خەلیفە عومەری کوڕی خەتاب 13 کۆچی تا 23 کۆچی. خەلیفە عومەری کوڕی خەتاب یەکێکە لە دیارترین کەسایەتیەکانی مێژووی ئیسلامی. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ نازناوی فاروقی پێدا بوو واتە دادپەروەر. ئەوەی جیاوازی دەکا لە نێوان کاری ڕەوا و ناڕەوا لە سەردەمی ئەم خەلیفەیە چەندین کاری ئەنجام دراوە لەوانە: یەکەم بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام لە وڵاتانی شام، میسر، کوردستان لە نێوان ساڵانی 16 تا 22 کۆچی، بەتایبەتی دوای هەردوو شەڕی جەلەولا و نەهاوەند. سوپای ئیسلام سوپای ساسانیەکانیان شکاندن و گەیشتنە خاکی کوردان. خاڵی دووەم شارەکانی بەسڕە و کوفە لە عێراق و فوستات یان لە میسر دروست کرد. سێەم دیوانی دامەزران کە ناو و موچەی جەنگاوەرانی تێدا تۆمار کرابوو. چوارەم ساڵنامەی تایبەت بە موسڵمانان دانا کە ئەویش ساڵنامەی کۆچی بوو. خەلیفە عومەری کوڕی خەتاب لە ساڵی 23 کۆچی شەهید کرا. خەلیفە عوسمانی کوڕی عەفان لە 23 بۆ 35 کۆچی. خەلیفە عوسمانی کوڕی عەفان یەکێک بوو لە هاوڕێ نزیکەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ. پیاوێکی دەوڵەمەند بوو و پارەی زۆری لە پێناو ئیسلام بەخشیوە. لە سەردەمی ئەو
سوپای ئیسلام بەردەوام خەریکی بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام بوو تا گەیشتە دوورترین شوێن. خەلیفە عوسمانی کوڕی عەفان چەند کارێکی گرنگی کردووە. یەکەم، لە سەردەمی ئەودا بۆ یەکەمین جار موسڵمانەکان کەشتیگەلێکیان دامەزران تا بتوانن لە ئاو و دەریاش ڕووبەڕووی دوژمنان ببنەوە، دەست بەسەر دوورگە و ناوچە دەریایەکاندا بگرن. دووەم، تەواوکردنی کاری خەلیفە ئەبوبەکری سیدیق بوو لە کۆکردنەوەی قورئانی پیرۆز. ئەوە بوو دانەیەکی تەواوی نووسرایەوە، لەسەر ئەویش چەند دانەیەکی تر نووسرایەوە ڕەوانەی هەرێمە جیاجیاکانی دەوڵەتی ئیسلامی کران. ڕاهێنانمان هەیە ئەو شانەی کە هێڵیان لەژێرە هەڵەن ڕاستیان بکەرەوە. یەکەم، خەلیفە عوسمان کەسێکی هەژار بوو. دووەم، یەکێک لە کارە گرنگەکانی خەلیفە عوسمان نووسینەوەی فەرمودەکانی پێغەمبەر بوو. اینجا خەلیفەیەکی ترمان هەیە، خەلیفە عەلی کوڕی ئەبوتاڵیب لە 35 تا 40 کۆچی. ئیمام عەلی ئامۆزای پێغەمبەر بوو، لە تەمەنی 10 ساڵی باوەڕی بە ئیسلام هێنا. هەر لە ماڵی پێغەمبەر گەورە بووە، بۆیە سەرپەرشتی و چاودێریەکی باش کراوە. خەلیفە عەلی کوڕی ئەبوتاڵیب فاتیمەی کچی پێغەمبەری خواستووە کە هەردوو نەوەی پێغەمبەری لێ وە پاش کەوت حەسەن و حوسێن. ئیمام عەلی بە زمان پاراوی و زانایی و شارەزایی و دادپەروەری و پارێزەری ماڵ و سامانی موسڵمانان ناسراوە. بەڵام لە سەردەمی ئەو گیرروگرفتی ناوخۆ زۆر بووە، هەر کەسە و دەیویست دەسەڵات بگرێتە دەست تا کار گەیشتە بەرپابوونی شەڕ. زەرەر و زیانێکی زۆری بە هەموو خەڵک گەیاند. تەنانەت خۆشی لە ئەنجامی ئەم شەڕە لە ساڵی 40 کۆچی شەهید کرا. بەمەش سەردەمی ڕاشیدین کۆتایی پێهات و سەردەمێکی تر لە مێژووی ئیسلامی دەستی پێکرد کە بە سەردەمی ئومەوی ناسراوە. ڕاهێنانمان هەیە. ڕاهێنان خاڵی یەکەم، ئیمام عەلی کچی کێی خواست بوو. دووەم، خەلیفە عەلی کوڕی ئەبوتاڵیب بەچی ناسرابوو. سێیەم، کەی سەردەمی ڕاشیدین کۆتایی پێهات. سەردەمی ئەمەویەکان پاش خەلیفە عەلی کوڕی ئەبوتاڵیب بنەماڵەی ئومەویەکانن، ئەوانیش بەشێک بوون لە قوڕەیش دەسەڵاتیان گرتە دەست. مەعاویەی کوڕی ئەبوسوفیان یەکەمین خەلیفەی ئومەویەکان بووە. شاری دیمەشقی کردە پایتەختی خۆی. پاشان دەستی کرد بە ڕێخستنی کاروباری دەوڵەت و چەند دیوانێکی نوێی دامەزراند. بەناوبانگترینیان دیوانی پۆستە و دیوانی مۆر بوو. لە سەردەمی ئومەویەکاندا کاری گرنگ ئەنجامدرا. خەلیفە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان بۆ یەکەمین جار پارەی ئیسلامی لەسکەدا و لەسەر لایەکی نووسرا بوو: بسم الله الرحمن الرحیم، الله ئەحەد الله الصەمەد. ئەمەش پارەی ئومەویەکانە. و هەروەها لە ڕووی کاری بیناسازیەوەش ئومەویەکان هەوڵیان داوە کاری باش ئەنجام بدەن، بە تایبەتی لە سەردەمی خەلیفە وەلیدی کوڕی عەبدولمەلیک چەندان مزگەوت و کۆشک و نەخۆشخانە دروست کراوە. گرنگترینیان مزگەوتی گەورەی ئومەوی بوو لە دیمەشق. ئەمە وێنەی مزگەوتەکەیە. زانیاریمان هەیە، ئەتوانین وەکو پێناسەیەک وەری بگرین. زانیاری ئومەویەکان چونکە باپیرە گەورەی خەلیفەکانی ئومەوی ناوی ئومەیە بووە، بۆیە دەوڵەتەکەشیان بەو ناوەوە ناونراوە. دیوانی پۆستە بەکاری گەیاندنی نامەوە خەریک بوون. دیوانی مۆر کارەکەی مۆرکردنی نامە و کاغەزی فەرمی دەوڵەت بوو.